بە بۆچۆنی من بابەتی پێکهێنانی حکوومەتتی عێراق هەموو جار تاخیر دەبێت لەبەر زۆر ئەگەر هەیە یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە تایبەت لە ناوخودی شیعەکان ڕێک ناکەون لە بینی خۆیان ئەوە بەردەوامە وابزانم بۆ ئەم جارە شار بەردەوام دەبێتن خەتابارەکەی نەی کوردە نەی سونەیە چونکە دەبێ شیعەکان ڕێک بکەون ئەو جار بانگی کورد بکەن بانگی سونە بکەن بۆ پێکهێنانی حکوومەت ئەو جا هەموو جار سەیری دەکەی کێ کوتلەی گەورەیە بۆ نمونە کاتی خۆی 2006 یان 2010 بەڕێز مالکی یان حزبی داوا زۆری نەبوون بە ئاسانی حکوومەتیان تشکیل کرد بەس ئێستا بابەتەکە وانە بابەتی ئێستا تایبەتی 2021 ڕوتی سەدر دەنگی زۆری نەهێنایە بەڵام لەم هەمان کاتتا مالکیش دەنگێکی باشی هێنایە بۆیە لە دوێنی شەو هەر یەکەم هەنگاو مالکی دەستی پێ کردووە هەوڵ دەداتن لایانی سەدر یان ڕوتی سەدر دوور بخاتەوە دەڵێتم من و لەگەڵ کوردەکان و لەگەڵ سونە پێک دێنم ئەو حکوومەتە من بە بچووی من مالکی پێ ناکرا و ئیشەیە چونکە پێش ئێستا بڕیاردرایە بە قەنەعەتی من وەکو چاودێرێکی سیاسی کە پێکهێنانی حکوومەت بەو سێ لایەنە دەکرێتن ڕوتی سەدر لەگەڵ حەلبوسی وەکو لایەنی سونە باعتیبار ئەوانیش 37 کورسیان هێنا تا 40 کورسی احتیمالە بڕوە لەگەڵەوەشە لەگەڵ کورد هەموو جار ڕۆلی دراوسێمان هەیە بڵێن ڕۆلی ئێران بە تایبەت و هەروەهاش تورکیا و بڵێن دەوڵەتی عەرەبی کەندا هەمووی ئیش دەکەن لەسەر ئەوە کە کارتێکردن بکەن بەس ئەوەی زۆر بەڵێم کاریگەری هەیە ئێران و ئەمریکا بەڕاستی وەکو غەرب من بە بچۆنێکی تایبەتی خۆم دەرێم بۆ ئەو بابەتە بتەنێ ئەگەر هەموو شوێنێکی دیار بێتن کە ئەمریکا و ئێران دژیەکەن بۆ ئەو بابەتە یەکەن بڕیاریان یەک بڕیارە بۆ هەر حکوومەتێک پێکهێنراوە لە بەغدا هەموو جار لە 2023ەوە تا نەک 2023 ناتوانم 2023 چکە بەدەستی ئەمریکا بوو بەس دوای 2006ەوە کە ئەنجومەنی نوێنەران دروست بووە یەک حکوومەت دروست نەبوو ئەگەر بەڕازی بوونی هەردوولانە بێتن حتا هێنانی کازمیش بۆیە من تەوەقع دەکەم ئێران و ئەمریکا ئەو ڕسمیان دروست کردیە کە دەبێت ڕوتی سەدر سەر بکەوێتن دەبێت سونەکان دەیانەوێت جۆرێکی استقرار لە عێراق پێوا بێتەوە جارێکی تر چونکە ئەو تەجروبەی ڕابردوو حتای بەڕێز مالکیش تەجروبێکی زۆر سەرکەوتوو نەبوو تا حدێک توانی حکوومەت زەبط بکاتن بەس جادەکە زۆر مرتاح نەبوو بۆیە بە بچۆنی من ئەوان ڕێک دەکەم کە حکوومەتە دروست بکرێتن بەڵام چونکە ئەو لایانی تر وەکو مالکی و کەسانی تر ڕازی نین بۆیە حکوومەت پێکهێنانی حکوومەت کەمێک تاخیر دەبێت بە تایبەتی لە عێراق پێکاتەی شیعە زیاتر هەنێ لە کورسیەکان بەرەولای موختەدا سەدر چووە کەمە شێزێکی فاشی ئاینیە لە ڕۆژانی داهاتوو دادین نوێنەرانی ئەمریکا و ئێران دێنا عێراقەوە هێشتا ململانەی ئەوانیش ماوە تەنها ئەوە پێکهێنانی حکوومەت پەیوەست نییە بە ژمارەی کورسەکانەوە زیاتر پەیوەستە بە ململانەی ئەمریکا و ئێرانەوە لە عێراقدا بزانین کام لایەن لە قازانجی کام لایەن دەشکێتەوە بە شێوەی گشتی تەوازنەکە وەکو خۆی ماوەتەوە و پێ ناچێت گۆڕانکاری لە پۆستەکانیشدا لە داهاتووی عێراقدا هەبێت هەر ئەو دابشکردنە تایفەی کە هەبوو سەرۆکوەزیران بۆ عێراق سەرۆکی پەرلەمان بۆ سونە و پۆستی سەرۆک کۆماری بۆ کورد هەرەوە دووبارە بێتەوە بەڵام ئیتر چاوەڕوانی ئەوەین ئایا بۆ پێی ناچێت ململانی نێوانێکێتی و پارتیش تون بێتەوە لە بەغایە زۆرینەی کورسەکان ئێمە دەسێناوە وا پێدەچێت کە ئەوان پێکەوە بچنە بەغا و ڕێکەوتن تۆمار ڕۆڵی ئێران و ئەمریکا زۆر گرنگە وەکو پێشتر باسم کرد پێشەوەی ژمارە کورسەکان بپێورێت ڕازیبوونی ئێران و ئەمریکا لەسەر ئەو کەسایەتیە لە ژمارەی کورسەکانی پەرلەمان گرنگترە ئەمە یعنی لە دەرەوەی ئیرادەی خەڵکی عێراقەیە و ئەم حکوومەتەش پێک دێنە حکوومەتی کەمایەتیە لەبەرەوەی 16 خەڵکی عێراق بەژاری دەنگدانی هەر نەکردووە و نوێنەرایەتی خەڵکی عێراقیش ناکات بە هەمان شێوە بەڵام ئەوەندەیە ئایا ئێران و ئەمریکا لەسەر چێ ڕێکەون ئایا لەسەر کاسمی ڕێک دەکەون یان لەسەر کەسایەتێکی دیکە ئەویش پێیوەستە بە موختەدا سەدرەوە ئایا ئەو ڕازیە جارێتر کاسمی بێتەوە سەرۆک کۆمار کە کاسمی بێتەوە پشتیوانی هەردوو وڵاتی لە پشتە بۆ سەرۆک کۆماریش نازانم چۆنی دەبێت بەڵام ئایا پارتی دەیەوێ و پۆستە بۆ خۆی بڕێیان ئەو پۆستار بۆ یەکێتی بەجێ دێلێتەوە ئایا یەکێتی هەر بەرهەم ساڵا دادەنێ یان کەسێکی تریەیە ئەوە قسە و لێدوانەکانی سەروەختی بانگەشێڵ بژاردن جیایە و ئەوانەشی لەژێر بەڕێیە شتێکی ترە لە ڕۆژانی داهاتووەوە دەبین.